سڵاوی خۆی گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێگەن جوانترین سڵاوی خۆی گەورەتان لێبێ. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداریەوەی عەزیز و خۆشەویست شاددەمەوە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەشەکەم و لە باس و خواست ئەمڕۆمان داباز لە گرنگی و کاریگەری ڕەنگەکانەکەین لە ژیانی مرۆڤدا و بۆ ژیانی مرۆڤ. بێگومان هەمیشە دەگوترێ هەڵبژاردن و جۆراوجۆری ڕەنگەکان لە مرۆڤێکدا لە جلوبەرگە لە تەنانەت جۆری ڕەنگی سەیارە و مۆبیلیات و زۆر شتی دیکەیدا زەوق و سەلیقە و دنیابینی و هونەردۆستی ئەم مرۆڤە دەردەخە. ڕەزا و ڕەحمەتی خوا لە مامۆستا سەعیدی نورسی بێ کە لە زۆربەی زۆری پەیامەکانی نوردا کاتێک کە سەیری دەر و دەشت و سەیری درەخت و زۆر شتی دیکە دەکات دەسەڵاتی خوای گەورە دەدۆزێتەوە باس لە گرنگی و کاریگەری ڕەنگەکانەکە کە تەنانەت زۆر جار جیاوازی لە ڕەنگەکانە دەبەستێتەوە بە یەکێ لە دەسەڵاتەکانی خوای گەورە و ئەوینی خوا دەخاتە نێو دڵ و دەرونی خۆیەوە. ڕەنگ چ گرنگیەکی هەیە لە ژیانی ئێمەدا و قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن باسییان لە گرنگی و کاریگەری ڕەنگەکان کردووە و چۆن پێناسەی جیاوازیان بۆ ڕەنگەکان کردووە. ئێمە چۆن بتوانین لە ڕێی ڕەنگەوە مرۆڤ دۆستی خۆمان دەروون پاکی خۆمان ئارامی دەرونی بۆ خۆمان مسۆگەر بکەین و ڕەنگەکان ببنە ناسێنەرەوە و گزارشکردن لە ناخ و لە بیرکردنەوە لە دنیابینی و لە مرۆڤ دۆستی ئێمە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا محەممەد مەحموود تاوگۆزی نووسەرم کردووە و پێکەوە باز لە گرنگی و بایەخ و جۆر بە جۆری ڕەنگەکانەکەی. مامۆستا محەممەد زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادە بوو. زۆر زۆر بەخێر بێ. سەرتا بپرسم ڕەنگ چییە و مەبەستمان لە ڕەنگ چییە؟ بەناوی خوای بەخشندە میێرەبان درود و سەڵا بۆ گیانی پاکی پێشەوامان حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم و یار و یاوەرانی و شوێنکەوتوانی بەگشتی تاوکو ڕۆژی دوایی. بێگومان گوناونشانەکەی جەنابیش و هونەری ڕەنگەکان لە ئیسلامدا و کاریگەری لەسەر ژیان و ژیاری مرۆڤ ئێمە ئەگەر سەرنج بدەین لە سەرچاوەی سەرەکی مسلمانان و سەرچاوەی ڕەسەنی ئیسلام کە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم و لە پێشیشەوە بە دەرەجەیەک قورئانی پیرۆز خوای گەورە لە قورئاندا لە حەوت شوێنی جیاوازدا باسی ڕەنگە جیاوازەکانەکە بە مصطلحی مختلف ئەلوانه مختلفا ئەلوانها مختلفا ئەلوانه. یعنی ئەم جیاوازی ڕەنگە ئاماژەیە بۆ ئەوەی کە خوای گەورە شتێک لە قورئاندا باسی کردبێت و حەوت جاریش باسی هاتبێت. ئەمە بەڵگەیە لەسەر گەورەی و گرنگی بابەتەکە و شانی قسە و باس و لەسەر وەسانە. بێگومان ڕەنگەکان شتێکی بەرجەستە نییە، تیشکێکە وەکو پێناسە کراوە لە چاوەوە ئینعیکاسێک دروستەکە بۆ ئەو خەیاڵدانی مرۆڤ. ڕەنگەکان گرنگی تایبەتی خۆی هەیە بۆ مرۆڤ بەگشتی بۆ ئێمەی مسلمان، چونکە خوای گەورە لە قورئانی پیرۆزە لە هەر شوێنێکە باسی ڕەنگی کردبێت لە ئەخیری ئایەتەکەوە باسی تەذەکەڕون و تەفەکەڕون و ئولی الئەلباب و ئەمانەی باس کردووە، کەواتە خودی ڕەنگەکان پەیوەستە بە بیر و ژیری مسلمانانەوە، قابلی ئەوەیە لەسەری بۆستن و هەڵوەستە بکەن. زۆر باشە. ئەو حەوت ناوهێنانی مستەلاحی جیاواز لە بۆ جیاوازی ڕەنگەکان گزارش جای ئەجازێک نییە بۆ ئەوەی کە تا ئێستا ئێمە حەوت ڕەنگی وە کۆڵێک گشتی هەن و تەنانەت دەگوتێ پەلکە زێڕینەش لە حەوت ڕەنگی جیاواز پێک دێ. ئەمە بۆ منە خوێندنەوەی تری بۆ ناکرێت؟ ئەوەی لە قورئانە دیراسە کراوە تاکو ئێستا 6 ڕەنگ باس کراوە کە با ڕەنگە ڕئیسی و سەرەکیەکان ناسراون. بێگومان ئەم 6 ڕەنگە ئەساسیەکان ئەو ڕەنگە جیاواز و جۆراجۆرانی کە ئەمڕۆ هەیە تێکەڵە و پێکاتە و لقێکن لەو ڕەنگە سەرەکیانە. جا ئەم ڕەنگە سەرەکیانە خوای گەورە هەموویانی باس کردووە، سپی، سوور، ڕەش، شین، زەرد، هەموو ئەمانە کە لە قورئانە هاتووە هەرێکی و مەدلولات و تایبەتمەندی خۆی هەیە. ئێمە ئەگەر لەسەر حیکمەتی ڕەنگەکان بوەسین بێگومان وەکو مسلمان کە ئێمە قسە لەسەر ئەم مەوزوعەکەین کۆمەڵێک مەدلولاتی گرنگمان دەسەکەوێت، کۆمەڵی ئاماژەی گرنگمان دەسەکەوێت. یەکەم جیاوازی ڕەنگەکان ویستێکی خوای گەورەیە. خوای گەورە ویستی وایە هەموو شتێک بە جیاوازی دروستەکە، وەکو مرۆڤەکان لە جنس و ڕەگەزی جیاواز، وەکو بیر و باوەڕی جیاواز، وەکو حەزی جیاواز، تامی جیاواز، بۆنی جیاواز. لە بازنەی ئەوانەشە ڕەنگی جیاوازی دروست کردووە بۆ ئەوی مرۆڤەکان چۆن خوای گەورە ویستی وایە و من ئایەتی اختلاف و ئەلسینەتیکم و ئەلوانیکم، چۆن ئینسانەکان زمانیان جیاوازە بە هەمان شێوە ڕەنگیشیان جیاوازە. کەواتە یەکێک لە حکمەتەکانی بوونی ئەم ڕەنگە جیاوازانە ویستی خوای گەورەیە، تحقیقی مەشیئەتی خوای گەورەیە. ئەمە یەک. دوهەمین دینی ئێمە دینی جەمال و جوانیە، دینی زەوقە، دینی چێژوەرگرتنە لە
دروستکراوە جوان و سنجڕاکێشەکانی خوای گەورە چۆن هەموو شتێک جیاوازیتە ڕەنگەکانیش بە هەمان شێوە یعنی تۆ بێنە پێشاوی خۆت کاتێک کە لە وەرزی زستانە بەفر ئەبارێ بۆ ماوەیەکی کاتی خەڵک زۆر دڵخۆشە هەرچەندە ئەم دڵخۆشیە خەڵک دەرچوونەکە حەز بە بینینی ئەم دیمەنە ئەکا بەڵام ئەمە خۆشێکی کاتیە سێکە ئەگەر چەند ڕۆژێک ئەم بەفرە بەردەوام بێت چونکە هەموو سەرزەوی یەک ڕەنگە نوێنێ ئەو جوانی و بەهایی جارانی لەدەسەدا یان بهێنە پێشاوی خۆت ئەگەر ئێمە کۆن بەبیرمان دێ وێنە هەر ڕەش و سپی بووە یان تەلەڤیزیۆنەکان ڕەش و سپی بوون ئەو بەها و جوانی و زەوق و سەلیقەی ئێستایتیان نییە یعنی ئەگەر خوای گەورە هەموو دنیا و گردردونی بە یەک ڕنگ دروست بکردایە ئەو کاتە هەستی ئەو کەسانە چۆنە بوو ئەگەر حەزیان لە فڵانە ڕنگ نییە بۆ نمونە هەموو گردردون سپی بووە یان ڕەش بووایە یان زرد بووایە ئەگەر من و تۆ حەزمان لەو ڕەنگە نەبووایە چ بەختەوەریەک چ خۆشیەک چ چێژێکمان لە ژیانە بینی کەواتە خۆی بۆ خۆی جیاوازی ڕەنگەکان حکمتێک و دانایەکی توانایەکی باڵادەستی خوای گەورەیە و لە ڕێگەی ئەو ڕەنگانەوە خوای گەورە قودرەتی خۆیمان پیشانەدا زۆر باش مامۆستا محەممەد جیاوازی ڕەنگەکان و باسکردنی گزارش تێک نییە لەوەی کە ئێمە مرۆڤ دۆست بین واتە جیاوازی نێوان ڕەش و سپی و سوور و نازانم ئەو ڕەنگانی کە مرۆڤەکان هەڵگرین مەبەستەوە نییە کە ئێمە پێویستە مرۆڤ دۆست بین و بە چاوی ڕنگ و بە چاوی بۆ منە جیاوازی ڕەنگەوە سەیری یەکتر نەکەین بێگومان ڕنگ و ڕەگەز مەقسەدێک نییە لە خوای گەورە کە بێوێت تەنها جیاوازی بێت لە ڕێگەی ئەم جیاوازیەوە هوتمان دەسەڵاتی خۆیان پیشانەدا و قبولکردنی یەکتریمان پێ پیشانەدا تۆ حەزت لەو ڕەنگەیە منش حەزم لەم ڕەنگەیە من ڕێز لە ئیرادە و ویست و حەزی تۆگرم تۆش بە هەمان شێوە واتە مامەڵەی خوای گەورە لەگەڵ مرۆڤ و واشی بڕیارداوە مامەڵەی مرۆڤ لەگەڵ مرۆڤ لەسەر ئەساسی ڕنگ و ڕەگەز نەبێ لەسەر ئەساسی ماهیەت و چۆنێتی و حەقیقەت و کاکڵ و کوڕۆک بێ نەک دیمەن و ڕووکەشەکان زۆر باشە گرنگی و بایەخی ڕنگ بۆ ژیانی ئێمە چێ ئەم ئێمە توانین لە ڕێی ڕنگ و ڕەنگەکانەوە چ بایەخ و گرنگیەک بە ژیانمان بدەین بەڵێ بێگومان وەگوتم ڕەنگەکان بەشێکی جوانیە یەکێکە لە ڕەگەزەکانی جوانی خوای گەورەش خۆی بە تەبیعەتی خۆی حەزی لە جوانیە ئین الله جەمیل یحب الجەمال خوای گەورە کە خۆی جوانە شتی جوانیشی پێخۆشە و بێگومان ڕەنگەکان هەمویان جوان ئەوەی بەلای تۆ جوانە جێگەی اعتیبارە ویستێکە خوای گەورە چۆن ویستی جیاوازی پێداوی ڕەنگی جیاوازیشی پێداوی جا ئێمە گەر بگەڕێنەوە سەر شارستانێتە کۆنەکان ئەوان بە شێوەیەکی بەرچاو بایخێن بە ڕەنگەکانەدا لە شارستانێتی فیرعون و سینی و هندیەکان و تەنانەت ڕۆمانی و ئیغراقیەکانیشە ڕنگ وەکو بەشێک لە چارەسەر بەکارهێنراوە تەنانەت لە شارستانێتی فیرعونەکانیشە خۆی بۆ خۆی ڕەنگەکان بایەخێکی تایبەتی پێدراوە بۆ نمونە گۆڕی فیرعونەکان بە ڕەنگی سەوز بۆیە کراوە ئەمە وەکو هێمایەک بۆ ئەوەی کە ڕەنگی سەوز جۆرە تایبەتمەندیە کە هەڵگری کۆمەڵی خەسڵەتی گەورەیە چونکە زانان لەو سەردەمەشا لە ئێستا قسەیان لەسەر ئەوە کردووە کە ڕەنگی سەوز دژە بەکتریایە دژە میکرۆبی زیان بەخشە جا بۆ ئەوەی ئەو لاشەی فیرعونەکان و گەورەکانیان بە مۆمیایکراوی هەڵیان گرتووە بۆ ئەوەی سەلامەت بێ لە هەر جۆرە میکرۆبایی بوون و ڤایرۆسیەک ڕەنگی سەوزیان بەکارهێناوە کەواتە ئێمە بەم چەند توێژینە و لێکۆڵۆنای کە کراوە بەردەوامیش ئەکرێ ئەگەینە ئەو نەتیجەیە کە ڕەنگەکان هەرێکە و تایبەتمەندی خۆی هەیە هەرێکە و خواستی خۆی هەیە هەرێکە و کاردانەوە و تەسیراتی خۆی هەیە لەسەر ژیان و عەقڵ و بیری مرۆڤ زۆر باشە لە ژیانی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم یا لە فەرمودەکانی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم چۆن باسی ڕنگ و کاریگەری ڕنگ کراوە بەڵێ ئەوەی کە باسمان کرد تاگو ئێستا لە قورئانی پیرۆزە بۆ گوتمان 6 ڕەنگی سەرەکی لە قورئاندا هاتووە و 7 جاریش خوای گەورە مصطلحی مختلف ئەلوانه یان مختلفا ئەلوانه یان مختلفا ئەلوانها هاتووە بە 7 مصطلح لە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو جۆرە باس نەکراوە بەڵکو پێغەمبەری خوا چۆن لە بوارەکانی ترا قورئانێک بۆ بەسەر زەویە ڕۆیشتووە قورئانی تەطبیق کردووە لە ژیانی عەمەلی خۆیشە ئەم ڕەنگانەی تەطبیق کردووە بۆ نمونە ڕەشی بەکارهێناوە سووری بەکارهێناوە زەردی بەکارهێناوە یعنی ئێمە بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە هەندێک جار هەندێک ڕنگ بە دژەباو سەیرەکرێ بە عیب و نەنگە سەیرەکرێ بەڵام لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە پێچەوانەوە بۆیە پێغەمبەری خوا لە ژیانی خۆیان لەسەر هیچ ڕەنگێک نەوەستاوە و قەدەغەی نەکردووە کۆمەڵێ ڕیوایەتمان هەیە کە ئاماژە بەوە دەن کە پێغەمبەری خوا درود و سەلامی خوای لەسەر بێ نەهی کردووە لە ڕەنگی سوور یان ڕەنگی معەسفەر واتە سوورکراو یا ڕەنگی مزعفەر زەردکراو ئەم حەدیسانە قسەیان لەسەرە بە جۆرێک هەندێک عولەما بەم چەشنە وەڵامی مێدەنەوە وەڵام یەکەم ئەوەیە حەدیسەکان هەندێکیان قابلی نیقاش و گفتوگۆن واتە نەگەیشتنەوەتە پلەی سیحەت ئەمە لە لایەکەوە لە لایەکی ترەوە
هەندێک زانان بەو جۆرە وەڵامی ئەدەنەوە کە ئەو جۆرە جلوبەرگە تایبەت بۆ بە بێباوەڕانەوە هەر شتێک لە تایبەتمەندی ئەوان بێ بۆ ئێمەش کافرە لە تایبەتمەندی بێ نەک ئەوەی ئەوان بەکاری بێن و ئەمە خاڵی دوو. خاڵی سێهەم بەشێکی تر لە زانان فەرمویانە ئەو جۆرە جلوبەرگە سوور یان مسعفەر و مزعفەر تایبەت بۆ بە ژنان و جا هەر شتێکیش لە تایبەتمەندی ژنان یاخود بێباوەڕان بێ بۆ مسلمانان بە جۆرێک لە جۆرەکان پەسەند نییە. هەندێکی تر لە زانان ڕەحمەتی خۆیان لێبێ وایان وەڵام داوەتەوە کە سوورەکە سوورێکی وا بێت دیار بێت زۆر سنجڕاکێش بێت ئینسان فەخر و شانازی پێوە بکە بە جۆرێک لە جۆرەکان ببێتە ناسنامەی چینێک لە چینەکانی کۆمەڵگا ئەو کاتە قەدەغە لێ کراوە یان بڵین مەکروهە یان ئەگەر زۆر حکمەکەی قورسیش بکەین ئەڵێ تەحریمە بەڵام بکو ئەمە ئەگەر بەوردی لەسەر مەوزوعەکە بوەستین دیراسەیەک و تەحلیلێکی وردی بۆ بکەین ئەگەینە ئەو نەتیجەی کە ئیمامی نەووی ڕەحمەتی خوای لێبێ لە المەجموعدا بەرگی 4 لاپەڕە 337 دەفەرمێت يجوز لبس الثوب الأبيض والأحمر والأصفر والأخضر والمخطط وغيرها من ألوان الثياب ولا خلاف في هذا ولا كراهية في شيء منه. دەفەرمێت لەبەرکردنی جلوبەرگی سپی و سوور و زەرد و سەوز و ئیتر سادە بێ یانەک و هێڵدار بێ جگە لەمانەش لە ڕەنگەکانی جلوبەرگ هەمویان دروستن بەکاربهێنرێن لەبەر بکرێن هیچ خلافێت و هیچ کەراهیەتێکیشی تێدا نییە. ئەمە ئیمامینەوەی کە پیاەکی گەورە و زانا و عیملاقە و محەقیقە لە مەزەبی ئیمامی شافعیە ڕەحمەتی خۆیان لێبێ. زۆر باشە مامۆستا محەممەد ئەو شەژ ڕەنگەی کە لە قورآنی پیرۆزدا ناویان هاتووە پێم خۆشە سەرەتا لە ڕەنگی سپیەوە دەست پێ بکەین ڕەنگی سپی چۆن باس کراوە و لە ژیانی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم چۆن ڕەنگی داوەتەوە. ڕەنگی سپی لە قورآنی پیرۆزدا 12 جار باسی هاتووە و ناوبراوە. ئەم 12 جارە تەنها بۆ منە وەسفی شتێک بووە و گوتراوە کە ئەمە سپیام لە پەنای ئەوەشا وەسفی سپێتیەکەی کراوە. بەڵێ لە قورآنا بە شێوەی گەشتی تەنها وەکو ناو ئاوڵناو بەکارهێنراوە بێگومان وەسفی تایە و هەندێک جاریش هەڵگری زەمە بەڵامەکو سپی بە شێوەیەکی گشتی لە مەدلولاتی قورآنا و لە عورف و فەرهەنگی ئیسلامیە ڕەنگێکی جوان و ڕاقی و سەنجڕاکێشە. ئێمە سەرەکەین جلوبەرگی حاجیان پۆشاکی حاجیان کە لە ئیحرامە پۆشاکی تایبەت ئەبە پۆشن ڕەنگەکەی سپیە ئەمە سونەتە. مێزەری زانانی ئاینی و مامۆسایانی بەڕێز مێزەرەکە سپیە جلوبەرگی بوکێنی سپیە. ئەمانە دەرخەری ئەوەن کە ڕەنگی سپی ڕێنەکە دا لەسەر بەراعەتەکە لەسەر پاکی لەسەر جوانی لەسەر گەشببینی لەسەر بێکەم و کورتی یعنی کاتێک حاجێک پاکە بێتەوە ئەم ڕەنگی سپی ئاماژەی بۆ پاکبوونەوەی ئافرەتێک کە جلوبەرگی بوکێنیەکەی سپیە ئەمە دەی لەسەر ئافرەتێکی داوێن پاکە پاکیزەیە مێزەری زانایش بە هەمان شێوە معنای وایە ئەم عەقڵ و ئەو عیلمەی کە لێرایە بە پاکی ڕایگرتووە. جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکی صحیحا فەرمێ ئەلبسوا من ثيابكم البياض ئەفەرمێ جلوبەرگی سپی لەبەرکەن فإنها من خير ثيابكم ئەفەرمێ باشترین ڕەنگ بۆ مسلمان جلوبەرگێکی ڕەنگ سپیە وكفنوا فيها موتاكم با مردوەکانشان کە ئەمرێ لە کفنێکی سپیا بە خاک بسپێرێن کامیش وەکو ڕەنگێکی ئومێد بەخشیە ڕەنگێکی هیوا بەخشیە دلیل لەسەرەوەی کە ئینسانە ئەمرێت بە پاکی و بچێتە حوزوری خوای پەروەردگار کەواتە ڕەنگی سپی بە شێوەیەکی گشتی ڕەنگێکی هیوا بەخشە ڕەنگێکی جوانە ڕەنگێکە معنا و مەدلولی تایبەتی خۆی هەیە کە پاکی و بەراعەت و جوانی و بێخەوشیە. جا بەشێک لە نیعمەتەکانی بەهەشت ڕەنگیان سپیە و مسلمانانش کە ئەچنە ناو بەهەشتەوە هەر ڕەنگ و پێستیان سپیە بێتەوە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێن لە ڕۆژی قیامەتا مسلمانان ئەوانی کە دەستنوێژیان گرتووە لە سپێتیە ئەندامەکانی دەستنوێژیان شەوقە داتەوە بریقەی لێوە دێت ئەمەش دلیل لەسەرەوەی کە ڕەنگی سپی ڕەنگێکی ڕاقی و پەسەند و شەرعی و سونەتە بۆ مسلمانان. ئەمە کورتێک بوو دەربارەی ڕەنگی سپی لە قورئانە بێگومان افتتاحی نوێژیش دا یەکێک لە دوعاکان خوای پاکم کەما نەقەیتە الثەوب الأبيض من الدنس لە زۆر فەرموودا ئاماژەی پێهاتوە بەڵام ئێمە بە شێوەیەکی کورتی ئەیخێنە بەرچاو. ئەتوانین بڵێن ڕەنگی سپی شای هەموو ڕەنگەکان و لە قورئان و فەرمودەشدا لە هەمویان زیاتر گرنگی پێدراوە؟ بێگومان وەکو ژمارەی باسکردنی سپی لە قورئانە لە سەرووی هەمویانەوە یعنی هیچ ڕەنگێک نەگەیشتوەتە 12 جار کە لە قورئاندا باسی هاتوێ بەڵام لە تەنیشت ئەویشە ڕەنگەکانی تریش هەمویان تایبەتمەندی خۆیان و هەمویان هەڵگری خەسڵەتی خۆیان. زۆر باشە
لێردا جەناب دامەش بۆ دیکەی دەروون ناسان دەڵێن ڕەنگی سپی دەلالە لەسەر پاکی و بەراعەت و ئاشتی و ئاشتیخوازی و گەشتبین دەکات لە ڕووی دەرونیەوە بە شێوەیەکی گشتی ڕەنگەکان چ کاریگەریەک لەسەر دەرونی مرۆڤ جێهێڵن ئایا ڕەنگ هیچ کاریگەریەکی بۆ دەرونێکی ئارام و یان بۆ منە دەرونێکی شەڕانگێزی هەیە؟ حتمما بە دڵنیایەوە ئەوە ئێمە ڕەنگە وەکو پێویست ئاورمان لەم بوارە نەدابێتەوە وەکو پێویست لەسەری نەوەستابین ئەگینا لە شوێنانی تر توێژینەوەی لەسەر کراوە وانوێن لە وڵاتی بەریتانیا پردێکی لێیە بە ناوی بلاک فرایار ئەم بلاک فرایارە ماوەیەکی زۆر بوو بۆ شوێنی ئەو کەسانەی کە بێهیوا بوون و بێزار بوون لە ژیان لێەوە خوان هەڵەدا ناو خوارەوە و ژیانیان کۆتایی پێهێنا بەدەستی خۆیان ڕەنگی پردەکە لەو دەوروبەرا پێکاتەی پردەکە ڕەنگی ڕەساسی بوو کە ڕەنگێکی تۆزێ دوو لە هیواییە زانانی وڵاتی بەریتانیا توێژینەوەیان کرد هاتن حەلێکیان بۆ ئەمە دۆزیەوە ئەم ڕەنگە ڕاساسیان گۆڕی بە ڕەنگی سەوز بینیان لە ماوەیەکی زەمەنی کورتە ڕێژەی خۆکوشتن و خۆڵدانە خوارەوە لەو پردا بە شوەیەکی بەرچاو کەم بوویەوە دابەزی ینی ئەمە نمونەیەکی بەسیتە لە تەئسیری ڕەنگەکان لەسەر کەسایەتی مرۆڤ و ڕەنگدانەوەی لە ژیانی ڕۆژانەیە. زۆر باشە مامۆستا محەممەد باس لە ڕەنگی سەوز بکەین لە قورآنی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خۆیان بێگومان ڕەنگی سەوز یەکێکە لەو ڕەنگانەی کە لە قورآنی پیرۆزە هەست جار خوای گەورە باس و بەیانی فەرمووە ڕەنگی سەوز لە قورآنی پیرۆزە هێمایە بۆ ژیان بۆ ژیانەوە بۆ بەردەوامی بۆ خێر و خۆشی وەکو چۆن لە خوای گەورە لە سەر زمانی پاشای میسرەوە ئەگەڕێتەوە کە خەوەکەی بینی ئینی ئەڕا فی المەنامی سبع بقرات دواتر ئەفەرمێ وسبع سنبلات خضر وأخرى يابسات لێرە سەوزی بە نیشانەی ژیانەوە و خێر و خۆشی و ئاسوودەیی دێت و بە مانای بەرەکەت و ڕزق و ڕۆزی دێت مانای دەستپێکێکی نوێ دێت ئەمانە ئاماژەی ئەوەن کە سەوزەکان ڕەنگێکی ڕاقین سەوز و سەوزایش بەختەوەری بۆ ئینسان هێنیم ئەتوانین بڵێن سەوز شاڕەنگەکانە وەکو پێشتریش ئاماژەم پێدا پێغمبەری خوا صلی الله علیه وسلم بەرجەستەی زۆرێک لە ڕەنگەکانی کردووە لە ژیانی خۆیان کە بێگومان دووبارەی شێکەینەوە پێغمبەری خوا ژیانی خۆی تەطبیقی قورآنی پیرۆز بووە بۆ نمونە ئەبوو ڕەسمە ئەگەڕێتەوە فەرمێت انطلقت مع أبي إلى رسول الله صلى الله عليه وسلم فرأيت عليه بردين أخضرين لەگەڵ باوکم هاتچووینە خزمەتی پێغەمبەری خوا درود و سەلامی خوای لەسەر بێ بینیمان دوو باڵاپۆشی لەبەرایە هەردووکیان ڕەنگیان سەوزە یعنی ڕەنگی سەوز بۆ خودی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەنگێکی تایبەتی بووە و خوای گەورەش کاتێک باسی ناز و نیعمەتەکانی بەهەشتمان بووەکە زۆرێک لە نیعمەتەکان بەوە وەصفەکە کە ڕەنگیان سەوزە متكئين على رفرة خضر وعبقري حسان ياخذ دفرمي ويلبسون ثيابا خضرا يعني فأخرجنا منه خضرا نخرج منه حبا متراكبا زورك لنعمة جوان وخوشكاني دنيا هر صوزن نعمة كاني بهشتش بهمان شوا بشكي شيريان لرنجي صوزة زۆر باشە بچینە سەر ڕەنگی زەرد ڕەنگی زەرد چۆن باس کراوە و گرنگی و کاریگەریەکەی لە چیا ڕەنگەداتەوە ڕەنگی زەرد دیژدی سانەوەیەکێکە لەو ڕەنگانەی کە لە قورآنی پیرۆزە باسی هاتووە خوای گەورە لە 5 شوێنە ئاماژەی بۆ ڕەنگی زەرد و زەردایی کردووە لە قورئاندا بە دوو جۆر باسی زەرد هاتووە زەردی تۆخمان هەیە لەگەڵ زەردی کاڵە زەردە تۆخەکە هێمایە بۆ وروژاندن بۆ گورجوگۆڵی بۆ لێبڕان بۆ کۆڵنەدان بۆ نەپسان هەموو ئەم مانای لێوەرەگیرێ خوای گەورە لە وەکو وتم لە چەند شوێنێکە باسی ڕەنگی زەرد کردووە بۆ نمونە لەو ماگایی کە بەنی ئیسرائیل خوای گەورە فەرمانی پێکردن سەری بڕن وتیان ڕەنگەکەی چۆن بێ و پرسیاریان کردن دەربارەی حەقیقەتەکەی خوای گەورە فەرمووی قالوا ادع لنا ربك يبين لنا ما لونها قال إنه يقول إنها بقرة صفراء فاقع لونها تسر الناظرين كم آيات ئاماژەیەکی گرنگی تایە کە ئەفەرمێت مانگایەک سەربەڕن زەردی تۆخ بێ زەردی تێر بێ تسر الناظرين کە ئەو کەسەی کە سێریەکە دڵی خۆشکە مرتاحی بکە زانایان لەم سۆنگەی ئاەتەوە فەرمونون زەردی تۆخ زەردی تێر ئینسان دڵخۆشەکە ئەگەر زەردەکە زەردی ئاڵتونی بێت لە ڕەنگی ئەو مانگایی کە خوای گەورە فەرمانی بەسەر بڕینی کرد بەڵام زانان هەرناشی شارنەوە هەندێک زەردی هەیە لە قورئانا وەکو زەم ناوی هاتووە بەڵام ئەمە لە پلەی تێریتی و کاڵێتیە جیاوازی هەیە
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەنگی زەردی بەکارهێناوە. فەضلی کوڕی عەباس خۆیان لێ ڕازی بێت دەفەرمێت دخلت على رسول الله صلى الله عليه وسلم في مرضه الذي توفي فيه وعلى رأسه عصابة صفراء. أفرمي لو كاتيك بيغمبري خوا نخوش بو أو نخوشيك وفاتي تيابكات أفرمي تشوم خزمتي بينم سري بارچە پەڕۆیەکی زرد بەستووە. ئەمەش خۆی بخۆی ئیشی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێگومان بێحیکمەت نەبووە ڕەنگی زەردی بەکارهێناوە چونکە ڕەنگی زەرد بە وتمان جایەکتر هەیەجان و جوڵە ئەخاتە لەشی ئینسانەوە بەردەوام بوونە. جا ئیمامی ئیبن عەباس ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێت الصفرة تسر النفس واتە زەردایی ئینسان دڵخۆشەکە مرتاحەکە. ئیمامی عەلیش ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ هەر کەسێک پێڵاوەکانی یاخود نەعلەکانی زەرد بێ ئەوە کەسێکی دڵخۆشە بێ و خەم و خەفەتی کەمە بێ. من لەبیسە نەعلەی جلدین ئەسفەرە قەلە هەمووه واتە هەر کەسێک پێڵاوەکانی زەرد بێ کەم تووشی خەم و خەفەت و کەئابە دێت. زۆر باشە. ڕەنگی سوور مامۆستا محەممەد باز لە ڕەنگی سوور بکەین. بەڵێ ڕەنگی سووری ژێکێکە لەو ڕنگانەی کە لە قورئانی پیرۆزە هاتووە بەڵامەکو تەنها یەک جار خوای گەورە ئاماژەی بەم ڕەنگە داوە. ڕەنگی سوور لەم ئاەتە کە سوورەتی فاتیر ئاەتی ژمارە 27 خوای گەورە دەفەرمێت ألم تر أن الله أنزل من السماء ماء فأخرجنا به ثمرات مختلفا ألوانها ومن الجبال جدد بيض وحمر مختلف ألوانها وغرابيب سود تاكو آخر آياتك. أو بس من لم آيات آماجي بيبدين أو يخواي قورا باسي شاخكانك كيوكانك كيوكان رنجيان جياوازا لو رنج جياوازانا باسي سوري كردوه. جا رنگی سوور تەنها لەم ئاەتە خوای گەورە باس و بەیانی کردووە. ڕەنگی سوور وەکو زانایان باسیەکەن توێژەرەوان لەسەری دواون ڕەنگی سوور نیشانەیە بۆ گەرمی وهات لە ڕابردووە لە سان ڕابردووە ڕەنگی هەموو فەرشەکانمان سوور بوو چونکە سوور ڕەنگێکی وروژێنەرە هێمایە بۆ خۆشەویستی هێمایە بۆ گەرم و گوڕی هێمایە بۆ جوانی یان سێرەکەی کاتێک کەسانی کە سەرنجەدەن لە کارەبا یان لە ئاو ئاوەڕوا هەمیشە ڕەنگی سوور بۆ لە کارەبا و لە ئاوشدا بۆ هێمای گەرمیە چونکە وزە بەلەشی ئینسانە بەخشێ لە هەمان کاتە معنای خۆشی و خۆشەویستیشی تایە هەستی مرۆڤ ئەجوڵێنێ لێدانی دڵ زیادەکە ئەمە لە ڕووی سووریەوە وەکو پێشتریش ئاماژمان پێدا لە نەریتی کوردەواریە هەندێک جار ڕەنگی سوور بەعیبە و نەنگی سەیرەکەی بەڵام ئەمە پێچەوانەی ڕفتاری پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم خودی خۆی بەرگی سووری پۆشتیوە وەکو لەم حەدیثە کە هاوڵی بەڕێز بەڕا خوای لێ ڕازی بێ دەفەرمێت كان النبي صلى الله عليه وسلم مربوعا واتە پێغەمبەری خوا لە ڕووی لە شولارەوە لەشێکی مامناوەندی هەبوو قد رأيته في حلة حمراء ما رأيت شيئا أحسن منه بینیم باڵاپۆشێکی سووری لەبەرا بوو هیچ کەسێک هیچ شتێک بەقەدەر پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم جوان نەبوو. ئەم حەدیثەش ئەوە دەرەخات کە ئیمامی بوخاری ڕیواەتی کردەوە فەرمودەیەکی صحیحە کە پێغەمبەری خوا ڕەنگی سووری بەکارهێناوە بە پێچەوانەی ئەو ڕیواەتانەی وەکو پێشتر ئاماژەمان پێدا پێغەمبەری خوا گوایە نەهی لێ کرد بێت قەدەغەی لێ کرد بێت یان بە باشی نەزانی بێ ئەم حەدیثە کە لە بوخاری هاتووە پلەی سحەتی هەیە و لە پێش حەدیثەکانی ترەوەیە ئەمەش خۆی بۆ خۆی بە جۆرێک لە جۆرەکان وەڵامە بۆ ئەو کەسانەی کە ئەم ڕەنگە بە ناپەسەند یاخود ناشەرعی هەژمارە هۆکار چیە بە ناپەسەند و ناشەرعی دانراوە و ئایا تەمەن هیچ وەکۆڵێ گرنگە لە دیاریکردنی ڕەنگەکانە بوونە تۆ جاری وهەیە کابرا ڕەنگێکی سوورە کاتە بەری ئەڵێ پێڵێن ئەڵێ 14 ساڵیان بوونە خۆ مناڵ نییە ئەم ڕەنگە سوورەت پۆشیوە. بەڵێ ڕەنگە هەر قۆناغە و تابمەندی خۆی هەبێت جوانی خۆی هەبێ کاردانەوەی خۆی هەبێت تێڕوانینی خۆی هەبێ ئەمە لە کەسێک بۆ کەسێکی تر جیاوازە دین بە شێوەیەکی گشتی لەم شتانە بێدەنگ بۆ دایەتە دەست کۆمەڵگە و حەزی مرۆڤەکان بەڵام ئەوەتە ئەبینین ڕەنگی زەردیش بە هەماشێو لە کۆمەڵگەی ئێمە ڕەنگە بۆ هەندێک کەس پەسەند نەبێ بەڵام پێغەمبەری خوا لە تەمەنی 63 ساڵیا و لە ساتە وەختی وەفاتی یا ڕەنگی زەردی بەکارهێناوە قوماشی زەرد یان ئەوەتە خۆی لێرە بەکاری هێناوە پێغەمبەری خوا وەکو گوتمان پێشتریش هۆکاری بەناپەسەنددانانی ئەم ڕەنگە یەکێ لەوانە کۆمەڵی ڕیوایەتمان هەیە بەڵام وەکو نەگەیشتونەتە پلەی سیحەت وەکو ئەمە وەڵامێک وەڵامی دووەم ئەوەیە کە تایبەت بۆ بە بێوەڕانەوە یاخود تایبەت بۆ بە ژنانەوە یاخود ڕەنگێکی ئەوەندە سوور و دیار بووە تایبەت بۆ بەچینی دەوڵەمەنان و خواپێداوانەوە ئەنج بە جۆرێک لە جۆرەکان لە ڕێگەی ئەم ڕەنگەوە فەخر و شەنازیان کردەوە بەسەر شەریحەکانی تری کۆمەلگا بۆیە پێغەمبەری خوا لەو کۆمەڵە ڕیوایەتە ئەگەر ساهێحیش بێ ڕێگەری لێ کردو بێگومان نەک سوور
هەر ڕەنگێک ئەم تایبەندیانەی تیابێ ئەم خەسڵەتانەی وەرگرت کە ئێستا باسمان کرد بێگومان حرامە بێ سپی کە سونەتەوە پێغەمبەری خوا لەبەری کردووە سەوز بە هەمان شێوە یعنی نەهیکردنی پێغەمبەری خوا لەبەر خودی ئەوە نەبووە کە فڵانە ڕەنگە لەبەر ئەوە بووە کۆمەڵێک باگراوەند و کۆمەڵێک فەلسەفە لە پشتی ڕەنگەکەەوە بووە بۆیە پێغەمبەری خوا بە جۆرێک لە جۆرەکان ڕێگری لێ کردووە. زۆر باش ڕاستە محەممەد باباز لە ڕەنگی شین و گرنگی و کاریگەریەکەی بکەین. بەڵێ ڕەنگی شینیش بە هەمان شێوە وەکو ڕەنگی سوور لە قورئانی پیرۆزە تەنها یەکجار باسی هاتووە ئەویش لە ئاەتی 102 سوورەتی تاهادا کە خوای گەورە فەرمێت یەومە یونفەخ فی الصور ونحشر المجرمین یومئذ زرقا. خوای گەورە باسی دیمەنی ڕۆژی قیامەتمان بۆ ئەکا کە ئەفەرمێت لە ڕۆژی قیامەتە مجریمەکان چاویان شین هەڵەگەڕێ یاخود جەستەیان شینە بێتەوە. شین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هیچ فەرمودێکان نهاتووە کە بەکاری هێنابێت بێگومان نەبوونی فەرمودەش بەڵگە نییە لەسەرەوەی کە پێغەمبەری خوا بەکاری نێنابێ وەکو چۆن ڕەنگەکانی تری بەکارهێناوە ممکنە ئەمەشی بەکارهێنابێت و هیچ حەدیثێکی فەرمودەیەک ئاماژەیەک نییە بۆ ئەوەی کە ڕێگری بکات لە بەکارهێنانی ئەم ڕەنگە. ئەم ڕەنگە تایبەتمەندی خۆی هەیە ڕەنگی زیرەکیە ڕەنگی پشودانە ڕەنگی ئاسوودەیە ڕەنگی دڵخۆشیە ئەوە بێگومان ئێمە سەیری بکەین خوای گەورە ڕەنگی شینی بە زۆر شت بەخشیوە. ئاسمانەکان کە زۆرترین پانتایی بینینی ئێمە داگیرەکان ڕەنگی شینە دەریاکان ڕەنگی شینە لەگەڵ ئەوەی شاخوای گەورە فەرمێ سەیری ئاسمانکەن ئێمە ئاسمانمان جوان کردو ڕازاندومانەتەوە بە ئەستێرە سەیری ڕەنگی ئاسمان کە چەند جوانە ئەگەر ڕەنگێکی تر بە ڕەنگە لەگەڵ توانای بینینی ئێمە یەکی نەگرتایەتەوە بەڵام خوای گەورە بە حیکمەت و دانایی خۆی ڕەنگی شینی بۆ شتانێک بەکارهێناوە کە ئێمە زۆرترین تەفاعولیمان لەگەڵا هەیە. زۆر باشە کۆتا ڕەنگ کە لەبارەیەوە پرسم کە هەروەکو شەشەمی ڕەنگی قورئانی پیرۆزیشە ڕەنگی ڕەشە ڕەنگی ڕەش چۆن باس کراوە و چەند جار باس کراوە. بەڵێ لە قورئانی پیرۆزە 7 جار خوای گەورە باسی ڕەنگی ڕەشی کردووە. ئەم ڕەنگە ڕەشانە بێگومان باسی دنیایی تایە و باسی قیامەتیشی. بۆ ڕەنگە ڕەشی ڕۆژی قیامەت خوای گەورە زیاتر بۆ سزای دۆزەخ و ئاگری دۆزەخ و دۆزەخەکان باسی هاتووە کە پەنابەخوا بێباوەڕان لە ڕۆژی قیامەتە ڕویان ڕەشە بێ یان ئاگری دۆزەخ ڕەنگەکەی ڕەشە ئەمانە بەنسبەت قیامەتەوە بەنسبەت دنیایشەوە خوای گەورە لە کۆمەڵێک ئاەتە باسی کردووە بۆ نمونە بۆ دەرخستنی بێزاری و بێتاقەتی کەسێک کە خەفەتێک ڕووی تێکرد بێت کاردانەوەیەکی ناڕەحەتی هەبوو بێت خوای گەورە باسی کردووە بۆ نمونە لە کۆمەڵگەی عەرەبا پێش ئیسلام بە لەدایکبوونی کچ زۆر بێزار بوون خوای گەورە فەرمێ ظل وجهه مسودة وهو كظيم لێرە خوای گەورە ڕەنگی ڕەشی وا بەکارهێناوە بۆ تعبیرکردن لە ناخ بۆ شتێک کە ئینسان پێی ناخۆش بێ. جا لە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆمەڵێک ئاماژە هەیە لە فەرمودەکانە بۆ نمونە سەحابەی بەڕێز حەزرەتی جابر خوای لێ ڕازی بێ دەفەرمێت أن رسول الله صلى الله عليه وسلم دخل مكة عام الفتح وعليه عمامة سوداء أفرمي لروجي فتح مكة پیغمبری خواه چوە ناو مەکەوە کە فتح کرا ئەمامەیەکی ڕەشی بەسەرۆ بوو چۆن ئێستا لە نەریتی کوردەواری خۆمانە ئەمامەی زانانی ئاینی سپیە لەو سەردەما پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمامەی سووریشی بەکارهێناوە زەردیشی بەکارهێناوە سەوزیشی بەکارهێناوە بەڵێ لێرەش ئەوە دەرێخا کە ڕەشیشی بەکارهێناوە. یان دایکمان عائشة خوای لێ ڕازی بێ دەفەرمێت صنعت للنبي صلى الله عليه وسلم بردة سوداء فلما عرق فيها وجد ريح الصوف فقذفها وكان يعجبه الريح الطيب. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەلایەنێکێک لە ئافرەتەکانەوە باڵاپۆشێکی ڕەشی بۆ دروست کرا و بە دیاری بۆی هێنرا پێغەمبەری خوش کردیە بەری بەڵامەکو چونکە لە خوڕی دروستکرا بوو کەش و هەواکەی ئەوێ گەرم بوو پێغەمبەری خوا لەشی عەرەقی پێ کرد کاتێک کە زانی عەرەقەکە بۆنی ناخۆشە پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم باڵاپۆشەکەی داکەندنی ئەم باڵاپۆشە بەڵگە نییە لەسەرەوەی کە پێغەمبەری خوا ڕقی لە ڕەنگی ڕەش بوو بەڵکو لەبەری کردو ئەگەر قسەی لەسەر ڕەنگەکەی هەبووە هەر یەکەم جار لەبەری نەئەکرد بەڵامەکو لەبەر ئەوەی لەبەری خۆی داکەند چونکە عەرەقی تیا کرد گەرم بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە حەزی لە بۆنخۆشی و ڕەشیقی و جوانی بووە بۆیە لەبەری خۆی داکەندووە ئەمانە بەڵگەی ئەوەن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیانی ڕۆژانی خۆیان ڕەنگی ڕەشی بەکارهێناوە لە جلوبەرگە و لە کەرەستەکانی ماڵیشە. زۆر باشە
کەواتە ئێمە زۆرجار لە کۆمەڵگەی خۆمانە ڕەش دەلالەتیان بە و نەگوزارش دەکات لە خەم و خەفەت و تازیەباری و نازانم نۆجەژنە و کۆمەڵ شتی دیکە ئەتوانین بڵین کاتێک کە تۆ حیکمەتی ڕەنگەکە ئەگوازیتەوە بۆ شتێکی ڕەشبینانە بۆ شتێکی مەرگ دۆستانە بۆ شتێکی دەروون ئاڵۆزانە ئەو کاتە پۆشینی شتێکی باش نییە. ئێمە پێشترش ئاماژان بۆدا کە ڕەنگ تعبیر لە ناخی مرۆڤەکە ئەکات و ئەتوانی لە ڕێگەی جلوبەرگەوە لە ڕێگەی ئەو ڕنگانەوەی کە هەر کەسێک دەستنیشانیەکە خوێندنەوەیەک بە جۆرێک لە جۆرەکان بۆ بەشێک لە عەقڵ و بیری ئەو کەسە بکەی. ڕەنگی ڕەش کۆمبڵێمانە لە خۆگرێ لە نەریتی گەلانی شا بە شێوەیەکی گشتی نزیکە کەلتوری ڕەنگی ڕەش کەلتورەکان نزیکن لێکۆ بەکارهێن لە هەندێک وڵاتە بۆ تعزیە خەفەتباری بەکارهێنێتە. ڕەنگی ڕەش بە شێوەیەکی گشتی ڕەنگێکی ڕاقیە. بۆ نمونە ئەبینین جلوبەرگی پارێزەران دادوەران ڕەنگێکی ڕەشە ئەمە بەدەل لەوەی کە چیرۆکێک لە پشت ئەم ڕەنگە ڕەشەوە هەیە و لە فەرەنسا ڕوویداوە و قازێک بە چای خۆی ئەمەی بینیوە بەڵامکو بە شێوەیەکی گشتی دلیل لەسەر بێلایەنی لەسەر ئەوەی کە تۆ لەم وەختا بێلایەنی سەر بەخۆی لەبەرەوە ڕەنگی ڕەش ڕەنگێکی ڕاقیە ڕەنگێکە بە ڕەنگی وردبوونەوە تێفکرینە بۆیە کە کاتێک داروەران یان حاکمان ئەم پۆشاکە لەبەرەکەن دلیل لەسەر تێفکرینیان قوڵداچوون لەسەروی بێلایەنن لەم قزیە کەواتە کە لای ئێمەش بۆ پرسە یان بۆ پەژارە ئەم ڕەنگە دەپۆشێت ئەوە شتێکی ئاسایی و پەیوەندی بە کەلتورە هەیە وەگەرنا لە ئاینی پیرۆزی ئیسلامە شتێکی ئەوتۆمان نییە ئاماژەوێ بەوە تەنها ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت بە ئافرەتەی کە پیاوەکەی مردووە با خۆی بە دوور بگرێت لە بۆنخۆشی لە خۆڕازانەوە تاکو عیدەکەی کۆتایی پێتێ. ئیتر بێگومان ڕەنگی ڕەش ڕەنگە ئەم خەسڵەتانەی تیانە بێ بۆیە بە شێوەیەکی گشتی لای بەشێک لە موسڵمانان یان لە کۆمەڵگەی کوردەواری ئێمەشا ئەو خەسڵەتەی وەرگرت بێت و وردە بردە ئەم کەلتور و نەریتە دروست بوو بێ وەگەرنا خۆی لە ئەسڵی شەرعیە بە جۆر لە جۆرەکان ئاماژە نییە بۆ زۆر باشە ماستە محەممەد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمودەیەکی دەفەرمێ بیر لە ذاتی خوا مەکەنەوە بەڵکو بیر لە دروستکراوەکانی بکەنەوە. کاتێک دەچینە نێو پەیامەکانی نووری مامۆستا سعیدی نورسی من وەکو زانایەکی کورد کە هەمیشە زانانی کورد گەشتبینانە زۆر ئومێدەوارانە زۆر جوانبینانە زۆر هونەریانە سەیری دەسەڵاتی خۆیان کردووە کە تەنانەت هێشوەترێ دەگرێتە دەستیەوە دانەیەکی لێ دەخوا بیرەکاتەوە ئەم قەدە لول پێچە باری کە زۆر بەرز بووەوە چۆن لە نێو ئەم خاکە وشکەدا ئەم ئاوەی بردووە و لە نێو ئەمەدا کۆی کردوەوە شیرینی و ئەمە و ینی مەبەستیەوەی هونەری خوا کاتێککە لەبار لەو ئۆرفە سەیرەکەی مامۆستا ئەڵێ هونەرت پیشانەدا مامۆستا جوگرافیایەکی جوانی پڕ لە گوڵ و سەوزایی و سوور و مۆر و زەرد و ئەمەت پیشانەدا. لە نووسەرانی کووردا لە زانایان و عارفانی کووردا چۆن گرنگی بە ڕەنگەکان دراوە یا چۆن توانێت لە ڕێی ڕەنگەکانەوە ئەوین و خۆشەویستی و گەورەی و دەسەڵاتی خوامان پیشان بدەن. وەکو ئاماژەمان پێداخوای گەورە کە باسی ڕەنگەکانی کردبێت لە هەر ئاەتێکە ئیلا لە ئەخیرۆ بەستوێتەوە بە بیرکردنەوە تێڕامان و تێفکرینەوە. مامۆستا سعیدی نەورۆسیش بە ڕەحمەت بێ لە لووتکەی ئەو زانایانەیە کە لەو پەڕی توانای بیرکردنەوە و تێگەیشتندا بووە لە دروستکراوەکانی خوا. بێگومان ڕەنگەکان هەر کەسێک بیەوێت دیراسی بکە لێی بکۆڵێتەوە وەکو گوتمان یەکێک لە ئاماژەکانی ئەوەیە گەورەی خوای بۆ دەرەکەوێ. گەورەی خوا ئێمە زۆر جار تێگەیشتین لەوەی خوای گەورە زاڵمێک لە ناوبەرێت کێوێک بتوێنێتەوە کوڕە دەریایەک هەڵقوڵێنیە ئەمانە ڕاستە دەسەڵاتی خوان بەڵام دەسەڵاتی خوا زۆر لەمە گەورەتر و بەرفراوانترە. مامۆستا نەورۆسی بە ڕەحمەت بێت جوان ئەم مەوزوعی پێکاوە و بێگومان خوای گەورە هەر ڕەنگێکی بە شتێکیش بەخشی بێ بێگومان بێ حیکمەت نییە. ئێستا بۆ نمونە خوای گەورە ئاوی خەڵق کردووە بێتامە بێ بۆ نەبێ ڕەنگە ئەگەر ئاو هاتبا و ڕەنگی هەبوایە هەر شتێک لەگەڵ ئاوەتە بواە یان کارلێکی بکردای لەگەڵ ئەو ڕەنگەی ئەگرت هەر شتێک ئاو هەر تامێکی هەبوایە ئەو شتە ئەو تامەی ئەگرت یان ئەو بۆنەی ئەگرت بۆیە کە ئاو خوای گەورە ڕەنگی پێنەبەخشیوە لەبەر ئەو حیکمەتەیە و ڕەنگی بە شتەکانی تریش بەخشیوە بێگومان چەند حیکمەتی لە پشتەوەی. مامۆستا محەممەد کۆنگرێکی ڕۆژنامەنووسیە لە پەرلەمانی کوردستان لە شاری هەولێر دەچینەوێ و زۆر سپاس دەکەم لەوە چەیتر کاتیەوە نەبێت کە بێنەوە خزمەتی جەناب زۆر سپاس دەکەم دەکەم شتێکمان بە بینەران بەخشی بێ. زۆر سپاس بینەرانی بەڕێز خۆشەویست دەچینە شاری هەولێر و کۆنگرێکی ڕۆژنامەنووسیە و کۆتایی بە بەرنامەی باسخوازەین تا بەیەگەشتنەوەی تر بەخوای گەورەتان سپێنە شاد و سەرکەوتن و خواتان لەگەڵ.